ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم. بچێشە هاوڕێم، جگەرە بچێشە و بەرچاوی هەردووکمان بکە دووکەڵ. ئەم جیهانە هی ئەوە نەما بەڕوونی بیبینین. ئاها ساردەکانی فریای نەکەوت، ئەو پیرەمێردەی لە بەردەم بازاڕی نیشتیماندا کلێنسی دەفرۆشت، بە لشتی جەمەدانیەکەی ئارەقەی نێوچەوانی دەسڕێت. بەڵێ ئەوان لە ئێمە باشترن. سەدە و نیو یەکەم هەسارەیە بەدەست ئێمەوەیە. ئەتۆم و کیمیایی و کونی ئۆزۆن و توانەوەی بەسەڵەکەکان و بێدادی و شەڕی زۆرتری لێکەوتەوە. ئەرێ کەس بیستویەتی کرمێک ئیرەی بە فڕینی کۆتێک ببا، پشیلەیەک خۆی بە کۆمەڵە جووسکەیەکدا بتەقێنێتەوە. بازێک ئەنفالی کەروێشکەکانی کردووە. ئەسپێک بەهێسترێکی گوتووەتەوە لە بنەماڵە نیت. تەگەیەک هەبووە بزن بکاتە سەڤایە، قەت بۆ بە هەشگا دەست درێژی بکەنە سەر مانگایەک. تیمساحێک پێستی پیرەمێردێکی کردۆتە زانتا. بولبولێک بۆ دەسەڵاتی شێر سریکاندوێتی. درەختێک کرێی هێلانەی لە باوکی دوو بێت وەرگرتووە. نەورەسێک هەر بۆ خۆشی بە نارنجۆک ماسی گرتووە. سەجێکی تیرۆرستە بووە. ماکەرێک هاوسەرگیری لەگەڵ نێرەکەرێکدا کردووە بۆ باشترکردنی گوزەرانی. مامزێک بوختانی بەدەمی پڵنجێک کردووە بۆ وەرگرتنی ڕەگەزنامە. ئەوە ئێمەین لەگەڵ دوا دڵۆپیشی دایکمان چیرۆکی درڕندەییمان دەست پێ دەکا و ئەولادەکانی دارستان دەکەینە تابوت. ئێمەین ترس ناچین کەسی ئاگدارکردنەوە تەنها لەسەر پاکەتی جگرەکانماندا هەیە. عزیزانم، خۆشەویستانم، بینەرانی دیمەن تیڤی، ئەم کاتتان شاد، هیوای باشی و سەرفرازی
بۆ هەموو لایەک ئەم جارەش بە خۆشحاڵیەوە لەگەڵ ستافێکی بەهرەمەند لەگەڵ کەسێکی بەهرەمەند گەنجێکی بەهرەمەند لە پرۆگرامێکی تازەی مۆمی بەرهەتاو بە یەکتر دەگەینەوە. ڕاستی من لە بەرەوەی خۆم هەولێریم و لە هەولێر ژیاوم هەمیشە تاقەی تازە وزەی تازە نوێگەری گەنجی بەتوانە لەو شارەدا زۆرن. یەکێک لەو گلەیانەی کە لە ئەدیبان و نووسرانی هەولێری دەکرێتکە ئەوەیە ناتوانن خۆیان دەرخەن بەقەت توانە زۆرەکەیان دەرناکەون یان ڕەنگە یاری ڕاگەیاندن نەزانن. ئێمە لەو بەرنامەیە هەمیشە لەگەڵ ئامادەکاری بەرنامە کاکە عەبدوڵغەفار عەبدوڵڵا بەڕاستی تاوتوێ ئەو مۆزوعە دەکەین کە چۆن ئەو گەنجە بێسەکۆیانە ئەو بەهرەمەندە بێمینبەرانە لە دیمەن تیڤیدا دیمەن تیڤی ببێتە مینبەرێک بۆ ئەو گەنجانە. ئەمڕۆ کاکە هاودەنگ بێبەشمان لەگەڵا. کاکە هاودەنگ بخێراتی. زۆر سپاس دەکەم مامۆستا تەڵعاجان. من دڵخۆشم بەهاتنت. منیش خۆشحاڵم بەهاتنم. قوربانی بم. سپاس دەکەم. هاودەنگ دەربینم پاک و خاوێن و ڕێک و پێک و بێبەش دەچی و ئەو هەموو قۆزیێت لەچی خوا سەلامەت. ئەمە لەکوێ تێناوە پێش ئەوە شاعیرێکمان هەبوو ناوی مەلا مەسعود بێبەش بەڵێ. هیچ خزمەتتان هەیە لەگەڵ؟ نەخێر خزماتیمان لەگەڵ مامۆستا مەلا مەسعود بێبەش نییە، بەڵام ڕاستی دوای ئەوەی کە من ئەو ناسناوم لە خۆم هەڵبژارد ئەو مامۆستایە گەورم ناسی و ینی ئاشنای بووم بە نووسینەکانی چکم ماوەی باشە وفاتی کردیان. بەڵێ ڕاستە. چۆن هەڵبژاردە بناو نیشانە؟ بەڕاستی سەیری ژیانی خۆمم کرد. باش ینی ڕاستە لاوانەیە تەمەنێکی هەرزەکاری، بەڵام ئەحساسی ئەوەی ئەحساسی مناڵی شت هەتا بەشەشی گەورەی ژیانە داگیر دەکا و بەشەشی گەورەی کەسایەتی داگیر دەکا. من تەماشای ئەو تەمەنەی کە تێدا ژیا بووم ینی تەمەنی لەو کاتەوەی تەمەنی ئەدەبیم دەستی پێکردیان هەوڵمدا لەوەی ناوەکی دیاریکراو لە خۆم هەڵبژێرم، یان بە ناوی دووەمەوە بە ناوی کەم ناوی باوکمەوەکە ئەو ناوی کامیشە لە قوتابخانە پێی بانگ دەکەم نەئاباوانە بێ هەوڵمدا ناسناوە هەڵبژێرم کە لەگەڵم بگونج یعنی ڕنگ بداتەوە. زۆر جار ناوی خۆم لەگەڵ خۆم ڕەنگم ناداتەوە، مەسەلەن ناوم هاودەنگە بەڵام لەگەر زۆر شت هاودەنگ نیم، هاودەنگی کەسەکانی دەوروبەری خۆم نیم زۆر جار. بۆیە ناسنا و بەدەست خۆت هەڵی دەبژێری لێ دەتانی شتە هەڵبژێری کە لەگەڵ خۆت بگونجێ لێ ناسنای بێ بۆش هەڵبژار چکم پێشم وایە کە هەموو مرۆڤێک لە ژیانیدا بێبەشە، بەڵام تا چەند ئاگامەند دەبوو بێبەشبوونی خۆی تایبەت تاکە دوو مرۆڤەک بی لە شەرق ئەوسەد لە عێراق لە کوردستان لە هەولێرش بژی. ڕاستەکەی هینا مەسلەی ناوبانک یان وەکو تۆ گوتت اختیارکردی ناوێک بۆ خۆت بە ئیرادەی خۆت بەبێ ئەو ناوەی کلێنراوە ئەوانە مە شتێکی شیا و شەرعیە. بەس پێم ناخۆشە گەنجێکی وەک تۆ ئاوا شتێک هەڵبژێری وزەت لێ ببا. مامۆستا تەڵعاجیان کامە دەڵێن بێبەشمانەی ئەوەی نییە کە کۆڵی داوە کە مرۆڤێدی نییە مانەی ئەوە نییە کە ئەسڵەن ئومێدی نییە. زۆر ئەتوو ڕەنگە هی ئەوە بیکە بێ ئومێدی هەبێ بەشی خۆی بگومان کە مرۆڤەک هەز بە بێبەشبوونی خۆی دەکا دایم هەز دەکا بەشەکی ئەوە لە ژیانی شتێکی ئەوە لی بردراوە لی بێبەشکراوە لی مەحروم کراوە دوو حاڵەت توش دەبی لەو نێوانەدا، یان ئەوەیە کۆڵ دەدا کە زۆربەی حاڵەتەکانە کۆڵ دەدا وازێنی لە بەدەستێنانی ئەوەی ئەسڵ ناوێری باسیشی ئەو بەشەش بکا کە لە دەستی داوە، یاخود دێ هەوڵ دەدا بەدەستی بینی ئەگەر نەشی توانی بەدەستی بینی هەوڵ دەدا بەیانی بکات دەنجی هەبی دەنگەکەی بگەینی کە بڵێ ئەو بەشە لە من بردراوە. خۆی من لەگەڵ تام لەوەی کە ئەگەر نازناوی بێبەش بۆ میلەتێک لە میلەتەکان بشێەوە بۆ کورد زۆر شیاوە لەبەر زۆر شت بێبەش کراوە لە مێژوو لە کولتور لە فەرهەنگی لە مۆسیقای لە ئەدەبیاتی لە زمانی لە عیلمی حتا لە قەوارە و لە سربخۆی و لە هەمووی بێبەش کراوە. من لەگەڵ تامەوەوانە دێنەوە سەرباسی دەستپێکی شعری و دنیابینی شەریت و ئەوانە، بەڵام من وەکو خۆم یەک بەخۆم و دنیام بینەرانیش حەز دەکەین تێکستش تۆ بیستین بە یارمەتی برایانم بەر لە پێناسەی خۆم بە نووسینەکان پێناسە چی بکەن. قوربانی بە سپاس دەکەم جانی من. ژین فرۆشان
ئەوە ئەمڕۆژ زەردەپەڕ لە بێکاریم دەڕوانێت و وردە وردە مردنگەی حەمباڵەکان جێدێڵە. بەڕێگاوە دڵم دەتێتە سەر هەموو شتێک و هەنگاوەکان بە دوای خۆیان ڕای دەکێشن. لە شوشەی خواردنگەکەوە وێنەدانەوەی جیرفانم دەبینم، لە جیرفانم بەتاڵی و لە ناو بەتاڵیەکەشیدا ڕەچەتەی دەرمانی باوکم و لە باوکم خۆری هیوا و لە نەخۆشیەکەشی ئاوابوون. ئیتر چاوم دادەخەم و بە شوێن خودادا دەگەڕێم. وردە وردە قۆڕەی مێشک و قاسپەی دڵ و ڕینگەڕینجی شەڕشیری هێمای پرسیارەکان لە کەللەمە بەرەو کتێبخانە لێم دەخڕن. هەردەگەمە بەرتریفەی کتێبخانەکە جووتێ گۆریە قوتی پانتۆڵ دراوی ڕوو ئاریلەی قش بەدانێشانە کرا و مژێک لە جگەرە بێخەمەکەیان دەدەن و بەدەم بەباکردنیەوە دەقیڕێنن. بۆکوێ داما و بە شوێن کامە خەیاڵی خاو دەجریوێنم بە شوێن دانای دانەچەما و بە شوێن دوو چاو بە شوێن ڕاستیەکی دژەبا و بە شوێن بەرپرسیاری وەڵامە بێپرسیارەکان و بە شوێن شعرێکی نەوتراو. ئینجا بە تەنزەوە دەڵێن بزن کاتێک پێمەردەی هات دەڕوات و نانی شوان دەخوات. نون و ئەلفێک لە لای ڕاستی مێشکمەوە دێت و دەڵێم ئێوەی مەڕکە ئێستا دەژین هۆی ئەوەیە کە ڕێگرنین. وا کاوجۆشتان بیر و هۆشتان خرۆش و جۆشتان هەر بۆ شوانە. هەر ڕۆژە و لاڕانێکی ئاواتێکتان خوانە چەورەی بێریڤانە. کەچی هەر خەریکی کاوێژی خەمەکانن لای یەکتری و بێدەنجی هەر ڕۆژە و گۆرانیشی فلیستان دەخاتە گوێ و سرودێک ڕەنگ زەردەکە. هەر ڕۆژە و گەنجینە گەنجێک دەخاتە دەریاوە و ڕەقاسێک لە باوەش دەکا. ئێوەش لەجێ ئەوەی پڕ بەگەروی بڵند گۆکان سرودی زریان بڵێنەوە بەلایەکی بیستۆکێکەوە گوێ لە تکەی ئارەقەی گەڵێک دەگرن و ڕێژنەی ئارەقەی گەلێک پشتگوێ دەخەن. باش خراپ دەبن کەچی خراپیش باش نابن. هەردەم پڕن لە بەتاڵی و قەت لە بەتاڵیش پڕ نابن. کاری پیس بە خاوێنی دەکەن و کاری خاوێنیش بە پیسی. ڕاستترین ڕێگای هەڵەکردنتان گرتووە و پرسیاری هەڵەترین ڕێگای ڕاستیش ناکەن. تاکبوونتان لە تراویلکەی جوودبوون دەخنچێن و یەکگرتن دەخەنە گەروی مەرامی تاکێک و هەر چاوەڕێن بەشی مانگێک مانگارێک بێ و مانگانە بێ و مانگێک بێ و مانگێک نەبێ و بەشێک بێ و دابەش بێ و بەش بێ و بەشێکیشتان لی بێبەش بێ. هەتاوەکو بۆ گۆرانی گۆڕانکاریش دەنگی بێدەنگیتان خۆش بێ دەبێت چاوی ڕەشی داهاتووتان هەرواگەش بێ. دوایم قسانم ناقیڕێنەوە و کڕ دەبن. دوایم قسانم ناقیڕێنەوە سڕ دەبن. لێم پڕ دەبن بەڵام وەک ئەوەی ڕاهاتوون هیچ شتێک ناڵێن و کڕ دەبن. ئیتر منیش هاوتەمەنی یەقڵیان نابم. باشتی خۆخۆشان جێدێڵم و بەرەو دۆزەخی یاگایان هەنگاو دەنێم. باشتی خۆخۆشان جێدێڵم و بەرەو دۆزەخی یاگایان هەنگاو دەنێم. قوربان دەستان خۆشبی دەست خۆش بەهرەیەکی زۆر جوان تەیە گەورەی خۆدان هاودەنگ هەمیشە لە نەبەی ناوی تو براکانت هەمیشە غەڵەت ناکەن هاودەنگ. ڕاستی یەک برای لە خۆم ناوەکان زۆر پێشێ دەچن. ڕاستی ئەگەرچی برا گەورەکەم ناوی سەرهەنگە باشە، برا بچووکەکەشم ناوی پێشەنگە. باشە،
پێشەنگ هاودەنگ سەرنگ زۆرێک لە چێش و سەروا دروست بە لەو نێوانە بەس چاکە ناوەکانمان هەرێکە و بەپێی تەمەنەکە دابش کرا غەڵەتی لێ من دڵخۆشم بەو فەرهەنگەی پێی دەنووسی بەڕاستی من چێشم لێ بینی زۆر زۆر سپاس خەریشی تووڕەبوونێک تێدایە کە ئەمە ئەگەر تیاددا نەبێ عیبەیە یعنی گەنج ئەگە تووڕە نەبێ دروست ئەگەر بێ هیوانە بێنە ڕژبینیش یعنی عیبەیە گەنج بەرەو گۆڕانکاری نەبێ یعنی عیبەیە گەنج وەکو باپیری بیرکاتەوە یعنی زۆر عیبەیە بۆ ئەولادی من وەکو بابم بیرکاتەوە وەک چۆن عیبە بوو بۆ من کە گەنجم بە لە تەمەنی تۆ وەکو باپیرم بیرکەمەوە دڵخۆشم بەو تووڕەییە زۆر جاران تووڕەیی ئەگە لە چوارچێوەی گۆرانیە کابێ لە هەڵبەستێک کابێ لە شانۆگەریە کابێ لە درامایە کابێ تووڕەیی بکرێتە هونەر شتێکی زۆر جوان و باڵێ دەرسی خۆزگا و تووڕێەکە هونەر بووە ئێستا پڕشاکار دەوێت ئەوجا من دەمویست ئەو پرسیارە لێ بکەم بۆچی پێ وایە ئەم جیلی ئێستا یعنی ئەوەندەی خەڵک باسێکە من وزە نەزەری جیاوازم هەیە بۆچی زۆر جاران دەبێتە جنێ و نابێتە شانۆگەری نابێتە شاعر دەبێتە کۆمنتی خراپ دەبێتە بێڕێزیکردن بەرامبەر بە خەڵکە باشەکانی ئێمە ینی من لە فێسبوک دەبینم مەسەلەن گەنج جنێ و بە پەشێوەدا جنێ و بە بەختەر عەلیەدا جنێ و بە شێزە حەسەنەدا جنێ و بە ناسر ڕەزازیەدا جنێ و بە زیاد سعەدەدا جنێ و بە چجانم بە نالیەدا من دڵخۆشم لەوەی کە ئەم تووڕەییە جوانەی تۆ کراوەتە تێکستی جوان و تێبینیشم کرد زۆر خەریکی و شەکاری لە ناو فەرهەنگا ئیشەکەی یعنی ئەمە لە چێ فێربووی یان با بڵێن چۆن گەیشتە سەر ئەم فریکوێنسیە سەر ئەم تەڕەدوودا بتوانی ئاوا ناو وشەکاریە ئیشکەی یان زمانسازیە ئیشکەی ڕاستی زمان بخۆی فەزایکی زۆر زۆر فراوانە کای شعر هەر بەخۆی کایەکی زمانیە لە دەروی زمان نەما زمانی لێ دەربینە شعر هەربوونەوەرشی زمانوانە تێکس بنەوەری زمانیتی شعریش کار لەسەر کرد لە زمان دەکات بە هەمان زمانی ئاسایی نادوێتەوە بێگومانەگەن زمانی ڕاگەنەوە زمانی ڕۆژانەیە بەڵام کاتێک دێ پەیوەندێکی نێوان وشە وشە دەبینتەوە پەیوەندی لە نێوان دژەکان دەبینتەوە لە نێوان پێکچۆکان لە ناو ناشرینی جوانی دەبینتەوە لە ناو جوانی ناشرینی دەبینتەوە جوانی جوانتر دەبینتەوە ناشرینی ناشرینتر دەبینتەوە ئەوەیە کە وا لێ دەکا بەبرین حەز دەکەی بەردەستت فراوانە ئێستا ئەوەی لە زمانی شعر دەتانی بیکەی ئەتو ناتانی بێی لە ڕۆمانێک باسی بکەی لە چیرۆکێک بینوسی چکم نقطەی ڕێزمانی لەسەر دەژێت بەس شعر ڕێزمان لە خزمەت خۆی بەکاردەینی ئەمنیش مادەن تۆزێک زانیاریم لەسەر زمان هەبێت توانم ئەو کرسانی کە لە بەردەستمە بە شێوە چکە بەکاریان بینم بەس ئافرین بۆ تۆ وەزم 18 ساڵی 19 ساڵ لە 19 ساڵیە بگەیتە ئەم ڕیتمە بگەیتە ئەم دنیا بینێ جوانە من دەستخۆشی لێ دەکەم وە دڵخۆشم بە هەبوونی خەڵکی وەک تۆ بەو بەهرە تازانە بەوانەی کە ینی دڵنیامان یان دەیسەلمێنن یان دڵناییمان دەنێ کە هێشتان ئەدەبی کوردی خەڵکی باش هیوادارم لە واسەیە قوربانی بم دەی بە تێکستیشتر بخۆینەوە هەر هەمان تێکست پێم خۆشە بگەینمە کۆتاییەکەی لە قوتابخانەکەوە زۆر تووڕەبووی تۆ لە تەمەنیەکەی ماڵم نەشیوانیەوە دە ڕیباتێکی جوان قژێکی جوان ئەو هەموو تووڕێ دیکە کە باتە ئاخی تووڕێکایە بڕۆین بزانین لە ئاخری تاویزی ناکەینەوە ئیتر منیش هەوتەمەنی ئەقڵیان نابم باشی خۆخۆشان جێ دێڵم و بەرە و دۆزەخی ئاگایان هەنگاو دەنێم کەناری ترس و تەندروستی جێ دێڵم و ڕۆ و زریانی زانیاری مەلە دەکەم هەرگە گەیشتم سیر دەکەم لای ڕاستمەوە ڕەفەی نایە وز بە لێکراوەکانە پڕ بە باڵای ڕاستگۆییان تۆزیان لەسەر هەڵنیشتووە هێندێکیان بەهۆی یەک پەیوی یاخیان سەد لاپەڕیان لێ کوشتووە ئەمەش کتێبی نووسەری تێ هەڵدراوە لای ئێمە خەڵاتی باشترین کتێب بە قۆنداغ و بە پۆستاڵ و لەپی زللا لە سەرسەری سپی و چارەی ڕەش و پشتی کوڕی نووسەرەکانمان مۆر دەکرێ لای خواریشم ڕەفە گوڵینەی مەراییەکانە هێندێکیان ڕەنجی سەوز و هێندێک سپی و هەندێکیان سەرڕێژ کراون بە گوڵی سوور
هێندێکیان تازە گوڵینەی ڕەنگزەقیان کراوەتە مل ئەوانەشی گوڵی هاوڕەنجیان دەست ناکەوێ خوێنی لاوانمان دەفرۆشن بۆ کڕینی بۆیە بۆ بۆیەکردنی بەیبووم هێندێکیشان گوڵیان لەسەر نییە بەڵام تۆزەبۆنێکیان هەڵگرتووە کتێبیان تایە لە کەوەرەوە نووسراوە پڕە لە باسی و خۆشگوزەرانی و ستایشی چاوی سوور و پڕ لە گۆڕی مافی زیندوو پڕ لە باسی داهات و قەددانەهات و پڕ لە شەڕی قەوانە فیشەشی کلسگرت و شانازی ناشازی مێژوو پڕ لە کللتوری مێجوو کتێب سیر دەکەم چاودەم جێڕێ لەولاترەوە چەند کتێبێکی لوتبەرز تەنها گیرفان دەخوێندنەوە منیش گیرفانم کرێکاری نووسیویەتی و بە خەتێکی شەڕ نووسراوە دەست بۆ هەر کتێبێک دەبەم تا لاپەڕی ناسنامەکەی دیخوێنمەوە و بە شوێن کتێبێک دەگەڕێم قاوەکەم سارد بکاتەوە و گیرفانم سارد نەکاتەوە برینی قەتماغە نەگرتووم بکولێنتەوە و هەر پەڕێکی ئاوێنەی پیرێژنێک بێ و هەردێڕێکی پیتکۆڵی بەردی مێشکم بێ و هەر پیتێکی ئەسپەی قژی بیرکردنەوەم بێ و هەر بیرکردنەوەیەک بەرهەمهێنی بۆ چوون بێ و هەر بۆ چوونێک ڕێگام نیشان بدات بۆ چوون هەر چوونێکیش هەنگاوێک بێت بەرەو دوندی سەرکەوتوو بوون هەر ڕەفەیەک لی دەپرسم بێوەڵامە و هەر هەنگاوێک بێ ئاکامە و بێزار پێشانگەی نرخەکان جێدێڵم و دەگەڕێمەوە مەیدانی پێشبڕچێی عارەبانەکان سەیر دەکەم بازار هەموو شتێکی لێ و بازار نەبێ چاکەتە دڵخوازەکەم لەو لاوێ و ناچم و لە باوەشی ناکەم گیرفانی ساردم پێم دەڵێ خوێنت گەرمە مووەکانیشم لێ قید دەبنەوە بەڵام هیچیان لەدەست نایە بۆنی بابۆڵە مێشکم دەخوا و بەم ددانە کلۆرانەی دەرامەتم پێم ناخورێ و کرێتاقانەکەی پاس لە گیرفانم دەڵێت تێریت گەدەشم دەڵێت ڕوت ڕۆژ بێ لە من خراپتر لەو لاوە پێڵاوێک قاچی دەستگێڕێکی دڕاندووە و کەچی ئەو هەر فڕی نادا ڕۆژنامە لووسێکیش لەو لاوە دڵسۆزانە چاوی خەڵک بینە دەکات کاک چاکسازیش هەر ڕۆژە و مناڵێکی دەسڕی دەسڕفرۆش وێڵ دەکا و بیانوی شێواندنی سیمای شاری لەسەر زارە ڕاستیش دەکا ڕێژەی مناڵی کلێنسفرۆش ڕێژەی پیسبوونی وڵاتە و ڕێژەی مناڵی بۆیاخچیش ڕێژەی بێڕەنگیەکێتی هەر هاوار بۆ ژیان دەکەن و ژیانیش هەروە هاودەنجی بێدەنگەکانە پرسیار لە کاتژمێری دەستم دەکەم کەی ئەم ژیانە چا دەبێ ئەویش دەڵێ من نازانم بڕۆ بۆ لای ڕۆژمێر دەرێ بڕۆ بۆ لای مانگژمێر و مانگژمێری تەمەن 6 ساڵ دەڵێ بڕۆ بۆ لای ساڵژمێر و ساڵژمێرە ڕەشپۆشەکەش دەڵێ هێشتا دڵنیانیم کە کام نەوەم وەڵامی تۆ دەداتەوە لەو کاتەدا پاسە دڵتەنگەکە دێت و سەردەکەوم و کرێی خۆم و تەرمی حەزەکانی ئەمڕۆم دەدەم و دەگەڕێمەوە ئەو ماڵی کە عەلاگەیەک ئومێد لە دەستەکانم نادۆزنەوە دەستەکانتان خۆشبی دەست خۆش باشە شعری گەنجان پێ دوایە چی جیاواز لە شعرینەوەکانی تر شعری ئەو جیلە جیلی خۆت بەڕێ من شعری دوای 2010 لە 2010 بەولاوە بۆ 2010 مەقسەدت یعنی چی لە 2010 وەستا ئەوانی تر دەستیان پێ وەستان نا یعنی کەشواواکە گۆڕا ڕاستی کەشواوی هەرێمی کوردستان چکم لە ڕووی سیاسی و ئابووری و وڵایەتی گۆڕا کە دێنە سەر شعری گەنجانیش گەنج ئەو گەنجەی ڕابردوو نەما گەنج ئەو گەنجە نەبوو کە عەزی بە شۆڕش بوو عەزی لێ بوو دەسەڵاتی کوردی بینی هەموو هەر بابە چۆ بۆ دەرەوەی وڵات ئیسافەتان بۆ قسەکەی تۆ دەزانین لە جیلی ئێوە یەک شتم پێ خۆشە مەسئولەکان حەز لە شعریەوە ناکەن زۆر گرنگە یعنی یەکێک لە هەر زۆر لەبەر ئەوەی دەزانن ئێوە تازە ئەم نەوەیە بە گوتار ناکرێتە مێگەل دروست دەگەی چۆنە؟ یعنی من خەڵکم دیوە بابی لە ئینعاش بووە
خەفەت لێوە خوارد لە سەرکردەیەک نەخۆشە مەفروض ئەگە لە بابی بێ جیلی ئێوە ئەوەندەی ئەگاتان داک و باب و عایلێ خۆتانە پێتان مشکلە نییە ئەوەندە ناکەونە ژێر یعنی ناکەونە ژێر گوتارەوە ناکەونە ژێر پەژنیش قایم بێ ینی بە مێگەلبوونەوە بە مەڕبوونەوە من هەمیشە مەسەلەن خەیاڵم لای نەوەکەی پێش خۆمە کە چۆن بوونە سوتەمەنی شادیان لەسدانە بڕوانامە ئێستانە خوێندنیان لەسدانە عایلیان لەستانە کاکاروان عایلیان تووشی ئاوارەیی کرد هەمووی لە پێناو ئەوەی کە ئیمانی بە قەزیە کە بوو دواترە و قەزیە چوە ناو پرۆسیەکی بازرگانیی دیکەوە بازرگانی کە دینە ئەو جیلەوە زار شاعرانی پێشووتریشمان لەگەڵ هەر ئەوەی جیلی پاشخوان ئەوانی هەر کەیفیان بە شۆڕش و ئەوەش داهات و هاتنەوە ناوە مەسەلەن با پێت بڵێم هینا هاودەن ئێستا کەس لە قەزافی شۆڕژێرتر نەبوو قەزافی لە 26 ساڵی بووە سەرکردە کەس لە ستالین شۆڕژێرتر نەبوو ستالین دەجاران گیرەیە 5,000 گیرەیە چەند جار سەفەری هینی کردووە سەفەری بەدزی کردووە خەڵکی کوشتۆ بۆ لینین ئەم دیکتاتۆری دەرەچی کەس لە هیتلەر شۆڕژێرتر نەبوو ئەم دیکتاتۆری دەرەچی دیگه چۆنە یعنی هەموو شۆڕژ کەس لە سەدام حوسێن شۆڕژێرتر نەبوو بازانی سەدام حوسێن لە 70 ساڵی و 80 ساڵی لێی دراوە ڕای کردووە خۆش هاردوتەوە ڕای کردو بەرەو شام بەرەو مصر ئاوارە بووە لە کولیە قانون هەموو شۆڕژێڕەکان دەزانی دەمەوێت چ بڵێم بەداخەوە لە دنیای ئێمە لە دنیای ئەم هەسارەیەی ئەم یعنی 100 ساڵی ڕابردوو هەموو ئەو شتانەی ئێمە پێما وابوو لە پێناو جوان ژیانە تەرجەمە کرا بۆ باش ژیان یعنی حاکم بە ناوی دادپەروەریەوە دکتۆر بە ناوی تەندروستیەوە خەباجێر بە ناوی نیشتمان پەروەریەوە ئەدیب بە ناوی هەست و سۆزەوە هونەرمەند بە ناوی ئیحساسی پاکەوە کە ئەم پرۆسەیە لە جوان ژیان هونەرمەندێک کە جوان دەژی دەگۆڕدرێ بۆ باش ژیان تووشی مشکلە دەبێ یعنی هەموو ئەو شاعرانەی بڕیارێندا ئێستەمە پەشێوان بۆ خۆشەوی لەبەرەوەی پەشێو باش نەژیا یعنی نا پارەی هەبوو نا یەختی هەبوو نا قەسر و قەمەرەی هەبوو ئەمە خۆشمان دەوێت لەبەرەوەی جوان ژیا تێگەی چۆنە لەبەرەوەی جوان نووسی بەڕای من جوان ژیا چونکە ئەوەی جوان نەژیە جوان نانووسێ بابزانی یعنی تۆ بەتەمای ئەوە مەبا من هاوڕێیەکی باشی تۆ بم لە کاتێکە باوکی خراپ ناتوانم یعنی من ناتوانم برایەکی خراپ بم کاروان بڵێ تەڵعات هاوڕێیەکی باشە لەبەرەوەی ئەوە لە پلەیەک نزیکتر خراپە دروست دەکرێت لە پلەی دوورتر خراپتریم بێ وانە من پێم وایە هەر ئەدیبێک هەر هونەرمەندێک ئەگە جوان بیر نکاتەوە جوان نەژی جوانیش ئیش ناکە دروستە جوان یعنی ئەو جیلەی ئێوە نەلێگەڕان جوان بژین نەلێگەڕان باش بژین یعنی چێشەکە لەوەدایە یعنی من زەرگم دەبێت بە ئاو کاتێک ئەندازیارێک دەبینم تەخەڕەجی کردیە و سعات نوێی بەیانی دایکی بەدزی 2000 دیناری دەخاتە کراسەکەیەوە ئەندازیاری تەلارسازیە دەرچووی ئەندازیاری تەلارسازی لە ماڵەوە ڕۆژانە سعانۆ لە دایکی پارەوەردەگری ئەمە ئیسان زەرجی دەبێت بە ئاو ینی ئەم جیلەی ئێوە یەکێک لە شتە هەرە باشەکانی ئەوەیە کە بەڕاستی بەتەمای ئەوە نین ئەوانەی چینی دەسەڵاتدارن لە تێکستی ئێوە ڕازی بن کەمە خاڵشی ئزگار میمە چونکە ئێوە ناکەونە ژێر تەسیری گوتارەوە ئێوە تازە هەڵناخەڵەتێن بە گوتارێکی دەدەقەی یان بە هەواڵش تەلەڤیزیۆنی شەرکەوە تەنێگوتی من ئەینیشتیمان من ئەم سرودە چی لێ بکەم هەربۆنی قەڵاکەی دمدم 12 سوارەی مەریوانی لێت گەرهێناوتە بۆەوەی لە زاتیشن بەڵێنی سەوز و سوورم باتێ بیبەرەوە باشا خودداغە کوێ لێ بکرێت ڕاستە ئێستا مەسەلەن بە نمونە لەوێ شەرکۆ گەنجە لەو جیلەیە پەڕیتەوە گەنجەوە 2011 لە تەمەنی ژیان لە ژیانی نووسەر لەکنە من گرنگە گرنگ نووسینەکەیتی سەریکردنەوەی نووسین سەریکە من وەکو پێم گوتی ناکرێت تێکست و کەسایەتی لێکجیابێ چونکە ناشکرێت لەبەرەوەی تو زگت بە ژیانی نووسەرێکی بستێ پەیبری تێکستەکەی جوانە و بەستەمەوەنیا تێکست وحدەیەش سەر بەخۆیە دروست بەڵام یەکێکی وەکو محەممەد دەروێش ئەگەر بێت و شاعیرێکی باشە بەڵام خائین باە و سەر بە جوولەکەکان باە و دژی قەزیی فەڵەستینی چ لە تێکست دەکەی یعنی ئێستا شاعیرێک هەیە لە عێراق ناوی عەبدوڕەزاق عەبدولواحیدە
یەکێکە لە شاعیری هەرە باشەکانی عێراق لە ماوەی 500 ساڵی ڕابردوو ئەوانەی عەرەبی بێزانن ئەوانەی شارزای شعری عەرەبین دەزانن عەبدوڕەزاق عەبدولواحید وەریسی شەرعی شاعریی وەکو جەواهیریە باشە لەبەرەوەی ئەم پیاوە ستایشی سەدام حوسێن و ستایشی عەلی چیمیاوی و سەدایشی چیە باسێکە دەکرێت بڵێ لاوانەیە چۆنیەتی نووسینەکەی باش و بە سێتی نووسینەکەی باش نەبی من پێم وایە کەسایەتی و بەرهەم دەبێ بێکەوە بڕوە ئێمە قانعمان بۆیە خۆش دەوێت نەک لە بەرو شعرەکانی باشە وێ ڕای ئەوەی شعرەکانی باشە لەسەر سفرەی دەرەبەکان مەرایی نەکردو من ڕەبتی دەکەمەوە بە ژیانی شاعری ئێستاما ئێمە مامۆستا کاروان تۆ ئێستا ڕەنگە دەیان نمونەت لابێ یعنی هونەرمەند هەیە مەسەلەن بڕیارەدا باش بژی کە بڕیاریدا باش بژی حتمما جوان ئیش ناکە لەبەر ئەوەی شتەکە دوو اختیار ینی علاتی بە دوو بازرگانی بکەوە سەیری براتکە ئێستا تۆ ئەگەر بتوێ بیبێ ئەدیبەکی باش و ئیسراحەتکەی لەبەرەوە سپلیت لێ پاڵکەوی نیشتیوە دەبێت لە ناو کتێبابی لە ناو خوێندنەوەبی چاو لە سەدانەی پرسیارکەی وەنیا بگو ینی ئیشی دەوێ ینی کارەکە ئیشکردنا دەی باشە دەبێت تێکستمان بۆ بخێنیوە دوایین تێکست بەس پێشەوەی تێکستەکەم بۆ بخێنیوە من دەمەوێت پێ بڵێم کە زۆر دڵخۆشم بە هەبوو بەو توانە جوانەی کاتە بەو تەمەنە پێ ناخۆشە بڵێم بچووگەنی ها لە چاو ئێمە زۆر بچوشی زۆر بچووک بەو تەمەنە کەمەی خۆت توانی تا دنیا بینی و ئەزبوونێکی جوان بۆ خۆت پیاکەی من ئێوە بە ئەمەلی ئەدەبی کوردی دەزانم لە دەیە و لە 20 ساڵی داهاتوو هیوادارم هەر بەردەوام بی کۆڵ نەدەی هەموو ئەوانەی ڕست کرد بەڕاستی دەبێ وابێ یەک ئامۆژگاریم بۆ گەنجان ئەوەیە لە هەر بوارێکە ئیشکا ئامۆژگارینە پێشنیار دنیابینی من ئیشێک مەکە لە ناو 500 تابی یان لە ڕێزی پێشەوە بە یامەیکە شعرێک من شتێک بنووسە مەمنونی ئەوە بی شعر بی بەڵکو شتێک بنووسە شعر مەمنون بی کە ئەوە شعر بی تەواو دەستەکانت خۆشبی زۆر سپاس خۆش کردین بەهاتنت هیوادارم هەمیشە هەر دڵخۆش ئەوی قوربانی بم تێکستێک دەخوێنینەوە فەرم بە یارمەتی برایانم لەناو ئەو هەموو خۆشیەی دنیا خەمی دۆزینەوەی تۆمە هەر ئەو منداڵە لێم تێدەگات کە لە شاری یاری دایکی لێون بووە نامۆم بە زیندوەکان هەر ئەو منداڵە بنێشت فرۆشەی ترافیک لە نامۆی من تێدەگات کاتێک بنێشت بۆ پاسێکی پڕ لە قوتابی ڕادەگرێت هەی تووهی من نیت هەر ئەو منداڵە توش بووی شەرپەنجەیە لە حەسرەتی من تێدەگات کە بە دیار کارتۆنی ڕاپۆنزێڵەوە دانیشتووە تۆ یەکی ڕووکەش بین چی لە ناغزوانی دەزانی هەر ئەو منداڵە لە هەوڵدانی من تێدەگات کە دەیەوێت بنمیچی بەهەشت بە تێل چاک بکاتەوە نعلەکانی دایکی گوێگری گۆرانی گێتی گەمژەکان چی لە مۆسیقا دەزانن هەر ئەو منداڵە لە سەمفۆنیای من تێدەگات کە لە ژێر بنمیچێکی جەمەلۆن گوێ لە دەنگی باران دەگرێ لەبەر باشیت تۆم خۆش ناوێت لەبەر تۆ باشیت و خراپیشتم خۆش دەوێت لەبەر ژیری تۆم خۆش ناوێت لەبەر تۆ ژیریت و شێتیشتم خۆش دەوێت لەبەر جوانی تۆم خۆش ناوێت لەبەر تۆ جوانیت و ناشرینیشتم خۆش دەوێت ئای کە بە ناشرینیەوە جوانی ئای کە بە جوانی ناشرینی تۆ
ڕازیبوونەکانمت ڕەت دەکردەوە من بەڕەتکردنەوەکانی شت ڕازیم تۆ دوژمنایەتی دۆستایەتیمت دەکرد من دۆستایەتی دوژمنایەتیت دەکەم تۆ گرنگی پێدانەکانمت فرامۆش دەکرد من گرنگی بە فرامۆشکردنەکانت دەدەم تۆ سەرزەنشتی ستایشەکانمت دەکرد من ستایشی سەرزەنشتەکانت دەکەم تۆ یادەکانمت لە یاد دەکرد من یادی لە یادکردنەکانت دەکەمەوە مەحوی گیان تۆ بڕوانە چۆنم بۆی وا دیارە نە تۆ لە دڵشکاندنم بێزار دەبیت نە من لە خۆشویستنت نە تۆ لە خراپەکاری بێزار دەبیت نە من لە کوێری نە تۆ لە هەڵەکردن بێزار دەبیت نە من لە لێبوردنت نە تۆ لە نەهاتن بێزار دەبیت نە من لە چاوەڕوانیت وا دیارە لە مادماتیکی چارەنووس ئێمە ژێرەمان سفرە پۆتانی هیچ ڕۆژێک خاڵی یەکتر بڕینمان ناگرێتە خۆ وا دیارە بۆ یەکبوونمان ڕوونترە لە ئاوی دەریاکەی کوردستان وا دیارە گەر لە جەیچا بە هەڵە قوتوی شەکرەکەش فڕ بکەم تازە هەست بە شیرینی ناکەمەوە هەر چاوەڕێم بیت و بڵێیت وا دیارە چیتر وا دیار نابێت دەستەکانتان خۆشبی دەست خۆش ئوستاز سپاس مامۆستا تۆ ئەوڕۆ دڵخۆش بووین بەهاتنت سپاس دەکەم خۆشحاڵم بە ئامادەبوونم لەگەڵ ئەو برادەرە هونەرمەند و بەهرەمەندانە خۆشت بارەمەندی دەستخۆشی لێ دەکەم وادار دووبارە بە خێراتی ئەوە بە هەولێری بە ئاخری پێم گوتی بە خێراتی وەنیا سەرچاوم قوربانی بووم ئەزیزانم خۆشەویستانم بینەرانی دیمەن تیڤ ڕێز و سلاوی ئامادەکاری بەرنامە کاکە عەبدولغەفار عەبدوڵڵای هاوڕێ و ئازیزم ڕێز و سلاوی تەڵعەت تاهیر خزمەتکاری ئێوە خزمەتکاری هونەر و وشە و ئەدەبیات تا بەرنامەیەشتر بێگەیشتنەوەیشتر هەرخوا بەخواتان دەسپێدین هەر سەرفراز و شاد و کامەران بن لە ڕێگا بە دیارجا خواردنی مانگایەکەوە دەوەستا و دەیگوت چەند بەختەوەرە و مانگایە سەری شۆڕ کردوتەوە و جا دەخوا و باچی بە تێکشکاندنی زمان نییە ئەلفوبێی سەوزە و شینی ئاسمان و شینی مەرەکەب تەنانەت حەباری دەریاژ ناناسێت ڕووناچی تەنیا لە بریسکەی قەرسیلدایە و ئاور لە کونە ڕەشەکانی گەردوون ناداتەوە باچی بەدەسەڵات نییە و سەد لە شیرێک بە ناوی وەرسەرخانی مێژوو نافرۆشێتەوە باچی بە نەمری و وەهمی زیندووبوون نییە بێئاگایە لەوەی گەر بکەوێت چەقۆ زۆرن ژیان ناگۆڕێ لەگەڵ خەونەکانی بگونجێت خەون دەگۆڕێ لەگەڵ ژیانی تەبابێ سەری شۆڕ کردوتەوە و جا دەخوا وەک ئەوەی دنیا ڕاموسێ چاوی نوقاندووە و بە لەزەتەوە جا دەخوا بەختەوەرە شاعیر نییە و ئەو ژنە ناناسێت ئەو ژنەی زمان و ڕێزمانی تێکداوە لە سینجیدا دوو بزوێن لە تەنیش دێکرد
هەردوو چاوانم باوانم باوانم وەی کیژێ هەردوو چاوانم توخوا لێرە مام کوژە وەی غەریب و بێتاوانم توخوا لێرە مەمەکوژە وەی غەریب و بێتاوانم ئەرێ گیانە تۆ گوڵی ئەی هاوار گوڵبازی ئەکەی هەرێ گیانە تۆ گوڵی ئەی هاوار گوڵبازی ئەکەی هەرێ باتیلەی چاوە ئەی هاوار تیربازی ئەکەی هەرێ باتیلەی چاوە ئەی هاوار تیربازی ئەکەی هەرێ پەرچەمی خاوە ئەی هاوار ئەوریشم دەرچوو هەرێ پەرچەمی خاوە ئەی هاوار ئەوریشم دەرچوو هەرێ بێوەفایت کرد ئەی هاوار منە لە دەرچوو هەرێ بێوەفایت کرد ئەی هاوار منە لە دەرچوو باوانم باوانم وەی کیژێ هەردوو چاوانم باوانم باوانم وەی کیژێ هەردوو چاوانم توخوا لێرە مەمەکوژە وەی غەریب و بێتاوانم توخوا لێرە مەمەکوژە وەی غەریب و بێتاوانم بە ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە